یادداشتنامەی ناڕەزایەتی بۆ ڕای گشتی بۆ لایەنە پەیوەندیدارەکان. ئێمە لەو ڕێکخراوانەی ناومان لای خوارەوە هاتووە هەستکردنمان بە بەرپرسیارەتی کۆمەڵگا خەڵکەکەمان بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین گەیاندنی پەیامی خەڵک بە ڕای گشتی و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت ئەم گرتبوونەوەیەمان ئەنجامدا. پێمان وایە ڕەوشی ژیانی کۆمەڵگاکەمان لە ئاستێکی مەترسیدار و قەیراناویدایە، پێویستی بە چاکسازی و ڕاستەقینە هەیە، چونکە ژیانی خەڵک بەدەست گرانبوونی نرخی بەنزین و شتومەک و سوتەمەنی ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێ. بۆ ئەوەی مای قەیرانێکی کوشندا بەسەر شانی خەڵکەوە، بە تایبەتی ناوەندێکی فراوانی خەڵکی کەم دەرامەت کە زۆرینەی خەڵکی کوردستان پێک دێنن. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بری چاکسازی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵکی کوردستان بەردەوامە لە فرۆشتنی کەرتی گشتی بە کەرتی تایبەت، ئەمەش لەسەر بنەمای وەزارەتی پیلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان کە گوایە بەم ڕێگایە دەتوانێت ئاستی ڕێژەی قەیرانەکان کەم بکاتەوە، بەڵام گرانبوونی هەموو شتێک بە دوای خۆی داهێناوە، بە تایبەت گرانبوونی بەنزین و شتومەک و ستەمەنی کە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ژیانی خەڵک هەیە. بۆیە لە ڕێگای ئەم یادداشتەوە داواکارین لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و ڕای گشتی کە ئەو لەوێتی چارەسەرکردنی قەیرانەکان بە فرۆشتنی کەرتی گشتی بۆ کەرتی تایبەت نابێ، دەبێ بوەستێنرێ. هەل لێرەوە داوا لە خەڵک دەکەین چیتر بێدەنگ نەبن لە ئاسماف و داخوازیەکانی هەموو ڕێگایەک بگرنە بەر بۆ بەدەستهێنانی ئەم یادداشتە بە چەندین خاڵ داواکاری حکوومەت جێبەجێی گەرمیان کار لەسەر چارەسەرکردنی خراپی دۆخی گوزەرانی خەڵک بکات لە ناوچەکەماندا. یەک، بە زووترین کات چارەسەری گرانبوونی نرخی سوتەمەنی بە تایبەتی بەنزین بکرێ، ڕێگا نەدرێ یاری بە نرخەکان بکرێ. پێویستە حکوومەتی هەرێم ئیدارەی خۆجیایی ناوچەکە ڕەچاوی ئەوە بکە کە ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراق. لە عێراق بەنزین نرخی دیاری کراوە بەرز و نزم ناکە بۆ بەنزینخانەکانی کوڵەجۆش بۆ نمونەیە. سێ، پێویستە بە زووترین کات ڕێگری لە گرانبوونی شتومەک و خواردن و دەرمان بگیرێ، ناکرێ سەرمایەدار چاوچنۆکەکانی ئەم دۆخە بقۆزنەوە بۆ بەدەست بەسەراگرتنی بازاڕ و بڕینی گیرفانی خەڵکی هەژار لەگەڵ ڕێزماندا.